گرنگیدانی ئەرستۆ بە مۆزۆی بەختە لە خۆیەوە نییە. تەمانە مۆزوع دواتریش سەر هەڵدەداتەوە لە ناو زانستە. ئەویش مۆزۆ دواتر مۆزوعەکە دەبێتەوەی کە ئایا ئەم گەردوونە بەڕێکەوت دروست بۆ یا بەڕێکەوت دروست نەبوو. هەموو تەسەورانی ئێستا تەبان کە هەیە باسی ئەو هەینە دەکەن کە شتەکانە لە خۆیانەوە دروستبوون و هەر لە خۆیانەوە هاتوون. ئەمانە هەیە ئەم لە خۆوە هاتنە ئەرستۆ دەرکی پێکردووە و یا ناوێتە ناو باسەوە و بە وردی باسی کردووە کە ئەمە لەکوێوە هاتووە و فکرەکە چۆنە. تەمانە و لەگەڵەوەی مۆزۆی ڕێکەوتی شتێکی تر دێنێتە ناو باسەوە ویش مۆزۆی بەختە. تەمان بەخت مۆزوعەکەی تر لە عیلمی تەبیعەت دەردەکات چونکە ئینسانێک ئەگەر نەبێ مەبەستێک نەبێ بەخت وجودی نییە. یعنی ئەم هەردووکی هێناوە ئەوەی لە عیلمی تەبیعەت پێی دەڵێن ڕێکەوت لەگەڵەوەی کە لە ژیانی مرۆییە پێی دەڵێن بەخت. ئەوە بەختی هەبوو ئەو شتە بوو ینی بەختەکەی وای کرد کە ئەو شتە ببێ. تەمان لێرە مۆزۆی بەخت و ڕێکەوت بۆ هاتووە چونکە باسی هۆکارەکان دەکات. ئایا بەخت و ڕێکەوت هۆکارن لە پەیدابوونە بۆ پەیدابوونیانە. ئێستا لێکدانەوە دەکەین بۆ بەشی شەشەمی کتێبی دووەم. پەرگرافی یەکەمی ئەوا دەست پێ دەکات جیاوازی نێوان بەخت و لەخۆوە ئەوەیە ئەو شتانەی لەبارەیانەوە دەوترێت لە خۆیانەوە بوون زیاترن لەو شتانەی کە لەبارەیانەوە دەوترێت بە بەخت بوون. بۆیە هەمووەوەی کە بە بەخت بووە لە خۆوە بووە بەڵام هەموو ئەوەی لە خۆوە بووە بە بەخت نەبووە. تەمان عادەتەن مۆزۆی لە خۆوە بۆ جا دەکرێتەوە لە مۆزۆی بەخت مەبەستێک هەیە لە ڕێگەی ئەو ڕووداوی ڕوودەدا کەسێک پێی دەدا بەڵام شتێک لە خۆوە ڕوودەدا ئەو مەبەستەی تیانە. فەرزەن خانوویەک لە خۆیەوە دەڕوخێ تەنانەت کەسێک لە خۆیەوە تووڕە دەبێ ئەمە علاقەی بە بەختەوە نییە ینی سەبەبێک نییە بۆ تووڕەبوونەکەی کە ئێمە دەڵێن لە خۆوە یانی هیچ سەبەبێک نییە سەبەبێک وای لێ نەکردووە هۆکارێک وای لێ نەکردووە کە ئەو ڕووداوە ڕوو بدا هۆکارێکی دەرەکی بوونی وەرمونە دەڵێ پەنجەرەکە لە خۆیەوە شکا یا هەر شتێکی تر لەوانەی کە لە خۆوە تەمەن لە خۆوە زۆرە ئەوەی کە لە خۆوە هەڵەیە لە خۆوە ڕوو دەدا. دەڵێ بەخت دەکەوێتە ناو لە خۆوە بەڵام لە خۆوە ناکەوێتە ناو بەخت ینی لە خۆوە بەخت دەگرێتەوە. بۆیە هەمووی ئەوەی کە بە بەخت ڕوو دەدا لە ئەساسا لە خۆوە ڕوویداوە بەڵام هەموو ئەوەی کە لە خۆوە ڕوو دەدا ئەوە نییە کە بە بەخت ڕوو بدا ینی لە خۆوە بڕێکی دەکەوێتە ناو بەختەوە بڕێکیشی لە دەرەوەی بەخت ینی جۆرێکە دەتوانین بڵێن بەخت جۆرێکە لە خۆوە. تەوان مەزۆی لە خۆوەش ئەگەر ئێمە ڕەگەزە ڕئیسەکە وەرگین لە ڕاستیان ڕێکەوتە ڕێکەوت زۆر بە ناچاری مەگەر بێتە ناو باسەکەی ئەرستۆوە ڕێکەوت بەکار نایێنێ لە خۆوە بەکاردێنێ. ڕێکەوت هەم ئەساسی لە خۆوەیە هەم ئەساسی هێنیشە ینی بەختیش ینی لە مۆزۆی ڕێکەوتە تۆ زیاتر دەتوانی فعلەن ئەو هۆکارەکان دیاریکەی ینی لە ڕێکەوتە ئەو شتانێک کە ئەوا ڕێک دەکەون هۆکارەکان دیاری دەکرێت دەڵێ شتێکە وا ڕێککەوت ئەمە زۆر بەکاردێنێ وا ڕێکەوتکەوا بێت. بەڵامی تر کە وا ڕێکەوت ئەگەر هاتوو لە مەسلحەتی منە بۆەوە پێی دەڵێن بەخت ئەگەر ئاواش بوو دەڵێ ئەر خۆی وا ڕێکەوت هەر خۆی شتەکە ئاوا بوو ینی کەس دەستی تایە نەبوو. ئەڵێ بەخت و ئەوەی کە بە بەختەیە لە شتانێکدایە هەر دەبێت بەختێکی باشیان لێ بکەوێتەوە بە گشتی و لەو شتانەدایە کە دواون بۆ ئەوەی کارێک بکەن بۆیە هەر دەبێت بەخت لەو شتانەدا بێت کە دەکرێن. ئەمە ئەوەی کە بە بەختە تەبان کە باسی بەخت دەکەی یەکسەر دەبێت مرۆڤ لە ناو ڕووداوە
هەبێت ینی بەخت لەو شتانە ڕوو نادا کە مرۆڤ مشارک نێتیانە ینی دەبێ ئەو مرۆڤە مشارک بێت لەگەڵ ئەو ڕووداوە ینی لەگەڵ لە لای ڕووداوەکە حازر بێت دەبێ ئامادەی هەبێت بۆچی چونکە ئەوەی کە بەخت دروست دەکا مەبەستێکە لە ناو کەسەکە دەبێت ڕەپت بێ بە ڕووداوەکەوە بکەوێتە ناو پەیوەندی لەگەڵ ڕووداوەکە تا بڵێن ئەم شتە بە بەختی ئەو ئاوا بووە لەبەرەوە بەخت بەبێ ئامادەبوونی ئینسان و بەبێ پەیوەستبوونەوەی مەبەستێکی ئینسان کە ئینسان مەبەستێکی هەیە لە ڕێگەی ڕووداوێکەوە جێبەجێ دەبێت ناکرێت ئێمە باسی بەخت بکەین لەبەرەوە بەخت لە شتێکا هەیە وەکە ڕسوو دەڵێ و بەختەکەش دەبێت شتێکی گەورە بێت ئەوەنە لە شتی بچووکە کە ڕوودەداوە وەکو بڵێ بە ئاسایی بەسەریا دەڕۆین وشەی بەختی بۆ بەکار نایێنێت لێرە دەڵێ بەگشتی لەو شتانەدایە کە لواون بۆەوەی کارێ بکەن بۆیە هەر دەبێت بەخت لەو شتانەدا بێت کە دەکرێت ینی شتانێک هەیە ئەو شتانە کە وا ساز دەبنەوە کە ئەو ڕووداوە ڕوو بدا ینی لە ناو ڕووداوەکە شتێک هەیە کراوە و ئەم ڕووداوە لە دەرەنجامی ئەوەی کارایەکەوە پێیا بوو هەر لە خۆیەوە پێیانە بووە شتێکی کراوە و گونجاوە بۆەوەی بکرێت و ئەگەر ئەم شتە نەکرابێت ئەوە بەڕاستی ینی لە زمنی ئەوانە نەبێت کە دەکرێن ئەوە ممکن نییە بەخت وجودی هەبێت ینی شتێکگەیە بۆ نمونە مستەحیلە کردنی ناکرێ ئەم شتە بکرێت ئەو شتێک کە مستەحیلە ڕوو نادا کە ڕووشی نەدا کەواتە چی نییە بەخت دروست ینی کەسێک ناتوانێت بڵێ ناتوانین بڵێن کەسێک بەختی هەبوو لەوەی کە ئەو شتە ڕوویدا لەبەرەوە دەبێ ئەو شتانەی کە هەن چاو بن ینی ئەوەیان تیابێ کە ئەو ڕووداوەی کە هەیە دەبێت ئەوەی تیابێ ڕوو بدا ئەو خمانەی بەشداری لە ڕووداوەکە دەکەن دەبێ لواو بن ساز بن بۆ ڕوودانی ڕووداوەکە وەجگە لەوەش دەبێ ئەم کەسەی کە مەبەستەکەی ڕەبتە بەو ڕووداوەوە لە ناو ڕووداوەکە حازر بێت و ئەوەی کە ڕوو دەدا لەگەڵ مەبەستەکەی ئەوە ساز بێتەوە کە لەگەڵ مەبەستەکەی ئەوە ساز بوویەوە و کاتە دەتوانین باسی بەخت بکەین بەڵام جاری وایە بۆ نمونە ڕووداوێک ڕوو دەدا بەڵام لەگەڵ مەبەستی کەسەکە ساز نابێتەوە ئەوە چییە؟ ئەوە لەوێ بە بەخت ڕووی نەداوە جا لێرە دەڵێ بەڵگەشت بۆ ئەمە ئەوەیە کە بەختی باش و خۆشبەختی کەسانی سەرکەوتوو لە یەکەوە نزیکن یان ئاماش کەسێکە لە پێشبڕکێیەکە دەباتەوە یا کەسێک لە جەنگێکە سەرکەوتوو دەبێت پاڵەوانێک ئەم کەسانێکە لە ئەو پێشبڕکیانە دەبنەوە یا لە جەنگێکا وەکو پاڵەوان دەردەکەوێت ئەوانە چین؟ ئەوانە کەسانی خۆشبەختن ینی کەسانێکن خەڵک چاوی لێیان کەسانێکن کە بوونەتە خاوەنی جۆرێک لە شانازی لەبەرەوە بەڵام ئەمەی کە ئەمان ئاوا بوونەتە خاوەنی ئەوە هەر لە خۆیەوە نەکراوە ئەمانە شتێکیان کردووە و توانای کردی شتێکیان هەبووە دوای ئەوەی کە توانای ئەمەیان هەبووە اینجا بوونەتە خاوەنی ئەو سەرکەوتنە لەبەرەوە کە سەرکەوتون بە سەرکەوتنەکەیان چی بوون؟ خۆشبەخت بۆ نمونە ئێمە لە ئۆلۆمپیاتی سەردەمی گریک بێنینە پێشچاوی خۆمە ئەو پاڵەوانانەی بەشداریان لە ئۆلۆمپیاتە کردووە ئەی ئەمانە دەبێ پاڵەوان بن دەبێ خۆیان ئامادە کردبێ بۆ ئەو کارە دوای ئەوە کە خۆیان ئامادە کردووە بۆ ئەو کارە یەکێکیان سەرکەوتوو دەبێ ئێترەمە دەبێتە کەسە خۆشبەختەکە کە سەرکەوتنی بەدەستێناوە بۆ خۆشبەخت بووە ئەمە لە دەرئەنجامی ئەوەیە کە کارێکی کردووە ینی بۆ نمونە ناکە کە کەسێک ناکرێت کەسێک کە ئەو تەمرینانەی نەکردووە خۆی ماندوو نەکردووە بچێتە ناو ئەو پاڵەوانێتیە و سەرکەوتوو بێت یعنی ئەمە ممکن نییە
لەبەرەوە ئەوەی کە سەرکەوتوو دەبێت لەو کەسانەیە کە دەبێت شتێکەیە بیکات کارێکەیە دەبێت بیکات کە کارەکەی کردووە لە پێشبڕکێکە بردوویەتیەوە بە ماچی بووە خۆشبەخت بووە. ئێتر جاری واشەیە لەم پێشبڕکیە شتێک ڕوو دەدا لەوانەیە دوو کەس لە مستەوای یەک بن ئەمان ئاستێنیانە بێ بەڵام شتێکی بچووک ڕوو بدا کەسێکیان لە ویتریان بەرێتەوە. هەلێرا بەختەکە شتێکەڵ دەبێت لەگەڵ چیە؟ لەگەڵ سەرکەوتنی کەسێکەوە. بەڵام ئەم کەسە ئەگەر بە بەختی سەرکەوت بێ یعنی ئەوە ناکە ناتوانێت ئەو ئیشە بکات دەبێت بتوانێت ئەو ئیشە بکات تاوەکو بەخت یاوەری بێت. یعنی بۆ نمونە یاریەکی دیاریکراو هەیە دەبێت لەو یاریە شارەزا بێت تا بچێتە ناو پێشبڕکێکەوە تا بەخت یاوەری بێت. لەبەر ئەوە ئەرستۆ دەڵێ ئەو کەسانەی کە سەرکەوتوو دەبن و دەڵێن خۆشبەختن بە سەرکەوتنەکەیان ئەمە لەگەڵ بەختا لە یەکەوە نزیکن. یعنی کەواتە بەخت بە لەوەی هەبێت شتێکەیە دەبێت بکرێت. یعنی کردنێک کارێکەیە بەل لەوەی کە بەخت هەبێت و ئەرستۆ هەوڵ دەدا ئیش لەسەر ئەمە بکە کە شتێکەیە ئەگەر نەبوو بەختیش نییە. و لێرەوە دەیەوە بڵێ بەخت لەو مۆزوعە شتێکی عارەزیە ڕواڵەتیە یعنی شتێکی ڕاستەقینە نییە. ئەوەی ڕاستەقینەیە چییە؟ ئەو شتەیە کە دەکرێت و بەڵام چییە شاراوەتەوە بەختەکە دەیشارێتەوە لەو کاتێک کە تۆ دەڵێ ئەو کەسە بە بەخت بەردوویەتیەوە تۆ ئەوە دەشاریتەوە توانەکانی دەشاریتەوە ئەوەی کە کردوویەتی تۆ دەتەوێت بیشاریتەوە. زۆر جارەگەرم لە حەزتان کردبێ لە بەتایبەتی لە یاریەکانە دەڵێن فلان بەختی هەبوو فلانە تیپ لە یاریکردنەکە بەختی هەبوو بردیەوە. ئێمە چی دەکەین لێرە؟ ئێمە توانەکەی دەپۆشین توانەکەی دەشارینەوە وونی دەکەین تەنها دەمانەوە بڵین شایانی ئەو بردنەوەیە نیە ئەو توانایە نییە کە ئەوە بکات لە کاتێکامە وانەیە یعنی ئەمە کەمکردنەوەی توانای ئەو کەسەیە. لەبەرەوە ئێمە ئەمە ون دەکەین شتێک دەدەینە پاڵی دەڵێن بە بەخت دەمەین کردووە وەکو وابێ ئەوی تر ئەگەر بەخت یاوەرینەوە بەزەم بەخت یاوەری بووە ئەو بەهێز نەبووە ئەوەی بەرامبەری ئەفەن ئەوەی بەرامبەری بەهێز بووە بەس ئەم بەهێز بووە ئەو هێزەی نەبووە کە لە کاتێکە ئەگەر لەوانەیە بە وردی ئەم شانە لێک بیتەوە بۆ دەرکەوێکە هێزی ئەمان هەر وەکو هێزی ئەوانە ئەگەر زیاتر نەبێت. بۆچی چونکە ئێستا تۆ ئەگەر کۆمەڵە کەس بێنە کە تەمرینێکی باشیان نەکردبێت بیان بەرە ناو یاری لە بەرامبەر کەسانێکە کە تەمرینێکی باشیان کردو و لێزانن لە یاریەکە و ئەمان لێ نەزانن حتممە ئەوانەی کە لێزانەکان هەروان دەبنەوە یعنی ئەمە ینی لێرەی کاتێکە بەخت لەو شوێنە دەردەکەوێت کە توانەکان نزیکن لێتەوە ئەو دوو هێزە ئەو دوو ئەمان هێز نزیک لە یەکیان هەیە بە شتێکی کەم یەکێکیان دەتوانێت سەرکەوێ بەسەر ئەوی تریانە. بەڵام ئەگەر تواناکەیان جیاواز بوو ئەوەی تر تۆ بەخت نییە بۆچی چونکە هەموو جارێ ئەو تیپەی کە توانای بەهێزە لە میتر دەباتەوە ئەو پاڵەوانەی کە پاڵەوان و توانایەکی باشی هەیە ئەو کەسێک کە لە زۆرانبازیە بۆ نمونە توانایەکی نییە هەموو جارێ ئەوی تر ئەم دەدا بە ئەرزایانی لێرە شتەکە وەکو بڵێ دەبێتە شتێکی ناچاری هەر ئەم دەبێت بدۆڕێ بەردەوام. لەبەرەوە بەخت هەرگیز یاوەری ئەوە نابێکە توانایی کردنی ئەو کارەی نییە. ئەوە بۆیە لێرە ئەو دەڵێ ینی بەخت و توانای کارکردنەکە نزیک وەکو یەکوان وەکو ئابێ یەک بن یەک و ئێمە هەیمان کردووە ئێمە بەختەکەمان داوە بەسەر ئەو شتەها. وایە ینی بەڵام تۆ دەبێ حسابی ئەوە بکەیت بڵێن لە حاڵەتی ئاساییە ئەوە هەندێک جار ڕوو دەدا فەرزەن ئەوەی چونکە بەخت یەکێکە لەو شتانێک کە کاسەکانی بۆ دادەنێ ڕستۆ دەڵێ شتانێکگەی هەمیشە ڕوو دەدەن شتانێکیشەیە زۆر جار ڕوو دەدەن
بەڵام بەخت نە لەو شتانەیە کە هەمیشە ڕوو دەدا نە لەو شتانەشە کە زۆر جار ڕوو دەدا. دەکرێت جارێ شتێکی ئاوا ڕوو بدە ئەو کاتە دەڵێ بەبەختە. ئەویش سەبەبەکەی لەوانەیە چی بێت؟ لەوانەیە ئەوە بێکە ئەوەی بەرامبەر وەزعێکی تایبەتیان هەبێ و ئاگایان لە خۆیان نەمێنێت لەو لەحزا شتێکی لەو بابەتەیانی ڕوو بدا لەویا وا ڕێکەوێت کە ئەمان بتوانن ئەو شتە بکەن. بەڵام ئەگەر هەر کەسەکە لاواز بێ هی ئەوە نەبێ ناکرێنی تۆ مەگەر کەس ئەوەی ئەو پاڵەوانەی کە هەیە لە پڕتوشی نەخۆشیەک بێت ئەیترە ئەوە یانی شتێکی ترە. بەسەوە ناممکن نییە کەسێکە تۆ دەیخیتە بەردەم پاڵەوانێک و هیچ هێزێکی نییە وەکو وایە گەورە و منداڵ و گەورەیەک زۆران بازی بکەن. ینی تۆ ئەمە هەم دەزانی گەورەکە ینی هەر دواتش وەکو بڵێ هەر خۆت هێنی دەکەی دەڵێ ئەوکو شتێکی ئای بەسێر دەکرێت ئای ناکەی بۆچی چونکە هێزەکانیان بەرامبەر نییە دەبێت هێزەکانیان بەرامبەر بێت. زانی دوایەوە دەڵێتی ئەڵێ خۆشبەختی کەسانی سەرکەوتوو کارێکە کەوان کردویانەوەتە سەرکەوتنە لە کارێکە. ئەماش دەمانگەیەنە بەوەی ئەو شتانەی کە مەبەستیان لە کردنی کارەکاندا نیە شتێک ناکەن کە بەختی تیاگێت. ئەڵێ خۆشبەختی کەسانی سەرکەوتوو کارێکە کەوان کردویانەوەتە سەرکەوتن لە کارێکدا. ینی کەسی سەرکەوتوو دەبێت کارێک بیکات تا سەرکەوتوو بێت بەبێ کردنی کارێک ئیمکان نییە سەرکەوتوو بێت لەبەر ئەوە سەرکەوتنی ئەوان لە کارێکایە کە کردویانە. مادام سەرکەوتنی ئەوان لە کارێکایە کە کردویانە و سەرکەوتنەکەی ئەوانیش وەکو بەخت وایە کەواتە بەختیش ئیلانا دەبێت چی بێت؟ دەبێت کارێک هەبێت کرابێت و مەبەستێکیش کارێکە بێ کە بۆ مەبەستێک کرابێت و دەبێت شتێکی ئەوا لە ئارا هەبێت. دیتر لێرە تەمان مەوزوعەکە کێشەکە لەکوێیە؟ کاراکە ئەوەی کارەکە دەکاو لەگەڵ ئەوەی مەبەستەکەی هەیە جیا دەبنەوە جاری وا هەیە ئەوەی مەبەستەکەی هەیە لەگەڵ ئەوەی کارەکە دەکا دووشتی جیان ئەم کارەکە دەکا و بەڵام بۆ مەبەستەکەی ئەم دەکەوێتەوە کارەکەی نەک بۆ مەبەستەکەی خۆی. فەرزەن یەکێکەیە دەیەوێت کارێکەیە بیکە بەڵام دەچێت بۆ ئەوەی ئەو کارە بکە بەڵام شتێکی تر ڕوو دەدا کارێکی تر دەکات. ئەمەی کە ئەم ویستویەتی بچێ بیکە ئەو کارە نەبووە کارێکی تری کردووە بەس کارەکە کەسێکی تر هاتووەتە ئەو شوێنە کە مەبەستی ئەوە نەبووە مەبەستێک بۆ ئەو مەبەستە نهاتووە شتێک بکاتە ئەو بگا بۆ مەبەستەی بەڵام ئەمەی کە هاتووەتە ئێرە ئەو شتێک کردووە کە مەبەستەکەی ئەم هەیەتی جێبەجێ بکات. یعنی کێشەکە لە ئەرسۆ لێرە دەیوێت بڵێ چی دەیوێت بڵێ کارێکەیە ئەگەر نەکرێ ئاسان بەخت وجودی نابێت چونکە ئەساسی بەختەکە و کارەیە کە دەکرێت و دەبێ مەبەستێکی شەبێ تاوەکو بەهۆی ئەو کارەوە جێبەجێ بێت. ئەڵێ ئەمەش دەمانگەیەنێ بەوەی ئەو شتانەی کە مەبەستیان لە کردنی کارەکاندا نیە شتێک ناکەن کە بەختی تیا بێت. ینی کاتێک کەسێک ئەگەر هاتوو مەبەستێک ینی شتێک کرا مەبەستێکی نەگرتەوە باوە بڵێ شتێک کرا بەبێ مەبەستێکی نەگرتە خۆی کە شتێک کراوە مەبەستێکی نەگرتە خۆی و کاتە بەخت لە ئارانیە لەبەر ئەوە بەخت خۆی ڕەبتە بەچیەوە بە مەبەستێکەوە. لەبەرەوە دەڵێ ئەگەر هاتوو کەسان شتانێکیان کرد بە مەبەستەوە نەیان کرد ئەوە ئەسەن ئەو کردنە ئەوەی کە ڕوو دەدا هیچ بەختێکی تێدا نیە. ئەمە زان وەکو چی وایە وەکو وایە هەر لە وەرزشە لە وەرزشە و کاتە مەبەستی بردنەوە دروست دەبێت کە دوو گروپ بەرامبەری یەک ببنەوە و یاری بکەن و کە لێرا مەبەست چییە لە یاریەکە مەبەست بردنەوەیە. لێرەش ئەو کارێک کە دەیکەن هەمان ئەو کارەیە کە ئەوان لە کاتی تەمرینکردنە ڕاهێنانە دەیکەن بەڵام ئەمەی ڕاهێنانەکە مەبەستێکی مەبەستی بردنەوەی تیا نییە
لەبەرەوەی مەبەستی بردنەوەیتیانە ئێمە ناکرێت لەم کاری ڕاهێنانە بڵین بەخت ڕوو دەدا، ینی هیچ شتێک بە بەخت لە ڕاهێنانەکە ڕوو نادا. بۆچی؟ چونکە ڕاهێنانەکە ئەمە کە دەکرێت مەبەستی بردنەوەیتیانە بردنەوە دۆڕان. لە کاتێکا مۆزۆی بەختەکە دەکەوێتە کێوە دەکەوێتە ناو بردنەوە دۆڕانەکەەوە. ینی لە ڕاهێنانە تۆ خۆت بەهێز دەکەیت، خۆ بەهێزکردن بە بەخت ڕوو نادا، خۆ بەهێزکردن بە تەمرین ڕوو دەدا. ینی ئەوە نییە تۆ بڵێ یەکێکەمان ڕاضە دەکا بەڵام ئەمیان بە بەخت بەهێزتر دەبێت لەوی تریان. بەڵام کاتێک کە ئەمانە بەهێز بوون چوونە ناو یاریەکەەوە بەرامبەر بوونەوەکە ڕوویدا، ئەو کاتە دەکرێت چی ڕوودا بڵێن ئەو شتە بە بەخت. بۆچی؟ چونکە مەبەستی بردنەوە هاتووەتە ناو ئەم یاریەوە. بەڵام لە ڕاهێنانەکە چی نییە؟ مەبەستەکە نییە. لەبەرەوە دەڵێ ئەو کەسانەی کە بە مەبەستێکەوە کارێک ناکەن ناکرێت لەو مۆزوانە باس ئەو کاتە لە کارەکەیانە باس لە بەخت بکرێت. ینی کەواتە کۆمەڵە شتمان هەیە بەخت هیچ ئامادەبوونێکی لە ناو شتانە نییە. اینجا بۆ ئەمە چی دێنێتەوە؟ بۆ ئەمە ئەو شتانە دێنێتەوە کە کارێک دەکەن بەڵام هەڵگری مەبەزنی. بۆ نمونە ئاژەڵەکان بەردێک کارێک دەکات بەڵام هەڵگری مەبەز نییە. ئاژەڵەکان زیندەوەرەکانی تری جگە لەمڕۆ کارانێک دەکەن بەڵام هەڵگری مەبەز نییە ئەم کارانێک کە دەیکەن. منداڵ کە دەڵێن بەریە یانی چی؟ ینی منداڵ کە بۆ نمونە شتێک دەشکێنێ ئێمە لێ ناگرین، شتانێکە دەیڵێ دەیکا ئێمە هەست دەکەین، ینی بۆ نمونە قسەیەکی ناشرین هەیە ئەم منداڵە دەیکات، بەڵام ئێمە دەزانین ئەم قسەیە تەنها تەقلیدە، وەری گرتووە قسەکە دەکاتەوە، لای خۆشە ئەم قسەیە بکە بەبێ ئەوەی مەبەستی ئەوە بێ لە ڕێگەی ئەمەوە چی بکە جنێوێک بدە. لەبەرەوە ئەم قسەی بەچی وەردەگرین؟ بە پێکەنینەوە وەردەگرین، ینی پێدەکەنین لە کاتی قسەکردنەکەیە. بۆچی؟ چونکە بەتاڵە لەو مەبەستەی کە قسەکە دەیگەیەنێ. ئەڵێ لەبەرەوە ئەمانەی کە ئاوان هەرگیز شتێک بە ناوی بەختەوە لەوانە ئەو شتانەی کە دەیکەن هیچی بەخت نایەتە ناوی، ناتوانین بڵێن بە بەخت ڕوویداوە. ئەڵێ ئەوەی کە نازیندەوەرەکان و زیندەوەرە عاقلەکان و مناڵان دەیکەن بەهۆی بەختەوە نایکەن، چونکە هیچ مەبەستێک لە کردنی کارەکانیاندا نییە و ناشکرێ ئەوانە خۆشبەخت یا بەدبەخت نین، تەنها لە ڕێگەی تەشبیه و چواندنەوە نەبێت، لە ڕێگەی چواندنەوە. ئەمە دەشوێنی بەشتی ترجا وەک ئەوەی پرۆتارخۆس دەڵێت ئەو بەردانەی کە دەکرێن بە پەیکەری خواوەندەکان بەختێکی باشیان هەیە، چونکە بەرز ڕادەگیرێن، بەڵام بەردەکانی تر بەرزرا ناگیرێن و ژێر پێ دەخرێن. ڕاستە ئەمانەش بەخت کاریان تێدەکا، بەڵام لەو شوێنەوە کە کەسێک بە بەخت شتێک لە شتەکانی کانیان پێ دەکات، نەک لە شوێنێکی ترەوە. کەسێک ینی شتێک جا لێرە باس لە چی دەکا؟ هەر شتێک مەبەستی نەبوو وە کارێکی کرد ممکن نییە لەو ڕووداوانەی ڕوو دەدەن لەو کارانەی کە دەکرێن شتێک بە ناوی بەختەوە بێتە ئاراوە. بۆچی؟ چونکە بەخت ڕاستەخۆ ڕەبتی بە مەبەستەوەیە. لەبەرەوەی نازیندووەکان لەگەڵ زیندەوەرە ناعاقلەکان لەگەڵ مرۆڤەکان هێنە منداڵەکان ئەمانە کە شتانێک دەکەن بەخت نایەتە ناو مۆزواکەیانەوە. بۆچی؟ چونکە ئەمانە لە پێناوی شتێکا شتێک ناکەن، شتێکیان نییە، لە مەبەستێکیان نییە، تاوەکو ئەوەی کە هەیە مەبەستەکەیان بۆ جێبەجێکە، یعنی ئەوەی کە ڕوو دەدا مەبەستەکەیان بۆ جێبەجێ بکە. ئەڵێ بەڵام دەتوانین لە هەندێک لەوانە بۆ نمونە باس لە بەخت بکەین. دەکرێت بۆ نمونە تۆ باسی ئەوە بکەی لەوانەیە لە ناو کۆمەڵی حیواناتە هەندێکیان بکرێنە قوربانی، دەڵێ ئەوانەیان کە ناکرێنە قوربانیەوە بەختیانە بوو. لە کاتێکا بۆ ئاژەڵەکان لەبەرەوەی هیچ مەبەستێک لە هەرانیە ئێمە لە ڕێگەی تەشبیهەوە ینی خۆمان دەخەینە شوێن ئەوان وەکو وایە ئێمە لە قوربانیەکە دەردەچینەوە دەڵێن چی وەکووا بێ خۆمان بین، چونکە ئەو هیچ مەبەستێکی لەویان نییە و وشیاری بەوە نییە کە ئەوەی کە دەبرێت بۆ سەربڕینەوە
کراوە بە قوربانی و ئەم نەکراوە بە قوربانی ینی ئەم وشاریە لە لای نییە لەبەرەوە لە لای نییە شتێک لە لای ئەو نییە وجودی نییە کە بڵێ ئەوە بەختم هەبوو لەبەرەوە بەخت تەنها بۆ ئەوانەیە کە بیر دەکەنەوە دەڵێ ئەو بەردانەی دەکرێن بە پێیکرد لە پەرستگادا دەندێ ئەوە دەڵێن بەختیان هەیە بۆچی چونکە ئەو بەردە شتێکی بەقیمەتەوە پێ پیادەندێ کەچی ئەو بەردە هێنراوە لە شوێنێکی پیرۆز دانراوە و پیرۆز کراوە ینی بەس ڕاگیراوە بەمە چییە دەڵێن ئەو بەردە بەختی هەیە ئەی خۆی مەبەستەکە خۆی هین کراوە ینی بارگاوی کراوە بە مەبەستێکی مرۆیی بارگاوی کراوە بە مەبەستێکی مرۆیی خۆی بەڵام چییە ئەم بەردە بۆ نمونە کەسێک دەستی لە بەردێک داوە کەسەکە لە بەرەوەی پیرۆزە ئەوە بەردەکەشی پیرۆز کرد یان پیرۆزیەکەی خۆی گواستوێتەوە بۆ بەردەکە ئەو کاتە دەڵێن ئەو بەردە چییە خۆشبەختەکە دەستی ئەوی بەرکەوتووە ئەمە تەبەن لە ئەگەم لە حەزتان کرد بێت لە شارە لەوانەیە بیبینی نەمانێ ئەوەی ینی کە ئەڵێ ئەوەی کە دەستی یاری بەرکەوتووە فەڕەزەنەوە بەختی هەیە کە دەستی یاری بەرکەوتووە ئەمیش دەڵێ ئەوەش نییە مبالغەش نییە یەکێک لە مقدسکردنی دینە بوون ئەوڵێ ینی بەرزگا ئەوش ئاخر خۆی هەر بەردەکە خۆی لە خۆیە بەردەکە خۆی لەبەرەوەی هیچ مەبەستێکیتیانە ناکرێ بڵین بەردەکە بەختی هەبووە وانە بەڵام ئێمە بەردەکە وا دینکەی وا تەسویر دەکەین کامە مرۆڤێکە ئەو مرۆڤێکە لە ناو مرۆڤەکانە بەرز کراوەتەوە و پیرۆز کراوە دەڵێن شانسیە بۆ ئێمە مرۆڤێک لە بەردەکە دەبین ینی مەبەستی مرۆڤێک مەبەستێکی مرۆڤانە لە بەردەکە دەبینین بۆیە دەڵێن ئەو بەردە خۆشبەختە ئەگەر وا بێ دەبێ بڵێن زێر بۆ نمونە خۆشبەختە بۆچی چونکە بە زێر دروستکراوە و بۆچی ئەم خۆشبەختیی زێر لەکوێوە هاتووە لە خۆیان نییە ینی لە خۆیانە ئەو خومانەی کە هەن ئەو کانزایانەی کە هەن هیچی بێ بەهاتر و زۆر بەهاتر نییە لە ویتریان بۆچی چونکە لە ناو خۆیانە ئەم مەبەستانە نییە بۆ نمونە زێر مەبەستێکی تیان نییە بڵێن بۆی خاصیەتەکانیەوە شانازی بەخۆی بکە و بنازیە بەخۆیە و سەری ئاسن بکە و بڵێ ئاسن تۆ هیچی ئەمە لە ناو مرۆڤەکانە هەیە ئەمەی لە ناو مرۆڤەکانە دەگوازرێتەوە بۆ ئەوەی کە مادیە لەوێەوە ئەو لێکچوانە ڕوو دەدا ئەو کاتە دەڵێن چی دەڵێن زێر خۆشبەختە کە بە زێڕی دروست بووە بەڵام بۆ نمونە ئاسن بەردێک خۆشبەخت نییە کە بە بەردی دروست بووە لە کاتێکە ئەمە ئێمەین ئەم بایەمان داوە بەو شتانە دەکرێت هەر ئێمەش لە شوێنەکە ئەم بەردەی کە ئاوایە پیرۆزی کەین بۆی پیرۆزیەکەیەوە بە بەهاتر بێ لە چی لە زێڕەکە یانینەکان دەگۆڕێن بە پێ مەبەستەکانی ئێمە نەک بە پێەوەی کە لە شتەکانە جا ئەوی شاو نمونەیە دێنێتەوە دەڵێمان لەبارەیە و شتانەی کە مەبەست خۆیان لە ناو خۆیانە مەبەستیان نییە ئێمە جاری وایە لە ڕێگەی تەشبیهەوە ئێمە چی دەکەین ئەڵێن ئەو شتانە بەختیان هەیە لە کاتێکە ئەمە بەهۆی ئەوە کە مەبەستێکیان نییە ئەو شتانێک کە ڕوو دەدەن لێیان هیچی بە بەخت ڕوو نادەن ڕەبتیان بە بەختەوە نیە لەبەرەوە ئەوەی کە دەکات و مەبەستێک لە کردنەکەیانە ناکرێت تووشی ینی بەخت ببێت ناکرێت خۆشبەختیش نییە نە بەدبەختە نەتووشی بەدبەختی دەبێت نەتووشی خۆشبەختی دەبێت لەبەرەوە و بەردەی کە لەویا دانراوە ئەمە بەردێک نییە خۆشبەخت بێت یا بەدبەخت ئەڵێ تەبان دەڵێشی دەڵێ ئەمانە ڕاستە ئەمانەش بەختکاریان تێدەکا بەڵام لەو شوێنەوە کە کەسێک بە بەخت شتێک لە شتەکانیان تێدەکا نەک لە شوێنێکی ترەوە ئەڵێ ڕاستە ئەمانە ئێمە مۆزۆی بەخت لەمانە بەکاردێنین و دەکرێت بەخت مداخەلەی ئەمانەش دەکا بەڵام لە خۆیانانە لە ڕێگەی ئەوەی کە کەسێک شتێکیان پێدەکات وەکو وتم کەسێکەیە بۆ نمونە کەسێکە پیرۆز کراوە ئەم کەسە بە شوێنێکا تێپەڕیوە و شوێنش پیرۆز دەبێت
ئەو پێی لەسەر بەردێک ناوە بەردەکە پیرۆز دەکرێت. ئەمە یانی چی؟ یانی لەوێ وەیە کە شتێکیان پێکراوە نەک لەوەوەکە خۆیان ئەوەیان تیابێت کە کردنی ئەو شتێک کە بە ئەو شتە دەکرێت ئەوە ئەو شتە پیرۆزەکە. ئەگەر ئەم بکەرە کە ئەو شتەی پێدەکا بکەرێکی مەبەزدار نەبێت ئەوە ممکن نییە ئەو شتە بکەوێتە ناو ئەو پیرۆزیەوە ئەو پیرۆزیە وەرگێ واگەروەریشی نەدەرە و کاتە ناتوانین بڵین بەختی بۆ نمونە ئاژەڵێک بچێ بەسەر هەر بەردەکان بەدە پیرۆز نابێت. بەڵام لەوانەیە فلانە شەخص کە لە مێژووە پیرۆز کراوە دەڵێن بەسەر ئەو بەردە ڕۆشتووە لێرەوە ڕۆشتووە ئەو کاتەم بەردە چی لێ دەکەن دەی پارێزن کە پارستیان و تەقلیسیان کرد و کاتە دەڵێن ئەم بەردە پیرۆزە و کەچی بەردەکانی پاڵی کە لەو دەوروبەران پێیان پیا دەنێن بەڵام ئەم بەردە پێی پیا ناندێ و بەرسادێت. تەمان دەڵێ اینجا دێتە سەر بەخت و لەخۆ بەچی جیاوازیان دەکات. دەڵێ بەخت ئاوا دیاری دەکات کە تەنها بەخت ڕەبتە بە بوونەوەرە عاقلەکانەوە دەبێت لە ڕووداوێکە ڕووبدا کە بوونەوەرێکی عاقڵی مەبەزدار لە بەرکەوتنا بێ لەگەڵ ڕووداوەکە. بەڵام لە خۆوە لە هەموو زیندەوەرێک و ئەوەی کە لە خۆوە ڕوودەدا لە زیندەوەری شاڕوودەدا لە بەردێکی شاڕوودەدا لە مرۆڤێکی عاقڵی شاڕوودەدا ینی لە خۆوە ئیلاقەی بەچیەوە نییە بە مەبەزداریەوە نییە مادام بەخت ڕەبتی بە مەبەستەوەیە و بەختیش لە زیندەوەرە ناعاقڵەکان نازیندەوەرەکان و منداڵاندا کە مەبەستیان نییە ئەم ڕوونادا کەواتە لە خۆوە مادام لەوانە ڕوودەدا کەواتە چی نییە مەبەستێک لە ڕوودانەکەیان یعنی تۆ ئەوی تر وای کردووە کە بەخت نەچێتە ناو ئەوانەوە بۆچیە چونکە ئەوانە مەبەست نییە لەو شتێک کە دەیکەن مەبەستی پیانە. بەڵام کە دەڵێن لە خۆوە هەمووانی تر دەگرێتەوە بۆچی لە خۆوە هەمووانی تر دەگرێتەوە چونکە هەر لە خۆوە پێویستی بە مەبەستێک نییە ڕووبدا تا بڵێن ئەوە بۆ نمونە لە بەختە تۆ پێویستت بە مەبەستێکە تا بڵێ بە بەخت ڕوویداوە بەڵام ئەوەی لە خۆوە ڕوودەدا پێویستت بە مەبەستێک نییە تا بڵێ لە خۆوە ڕوویداوە دەڵێ لە خۆوە ڕوویداوە بەبێەوەی مەبەستێک لە ئارابێت بۆ نمونە بەردێک لە خۆوە بەردەبێتەوە پەنجەرێکە لە خۆیەوە دەشکێ دەنگێکە لە خۆیەوە لە شتێک پەیدا دەبێت دەڵێن هەر لە خۆیەوە بڵێن سەلاجەکە کوژایەوە هەر لە خۆیەوە گڵۆپەکە داگیرسا ئەمانە هەمووی ئێمە بەکاردێنی ینی لە خۆوە بۆ زۆر شتە. بەڵام ئەم لە خۆیەوە کاتێکە مەبەستێک دەچێتە پاڵی ئەو کاتە دەگۆڕێ بۆ بەخت. نمونەیەک دێنێتەوە ئەڵێ ئەسپەکە لە خۆیەوە بەرەو ئێمە هات تا ئێمە بیگرینەوە واتە هاتنی بۆ لای ئێمە بەو مەبەستە نەبوو کە پارێزراو بێت یا دەڵێن ئەو کورسیە لەسەرەوە داندا بووە لە خۆیەوە کەوتە خوارەوە لەسەر قاچەکانی ڕاوەستا بۆ ئەوەی کەسێک لەسەری دانیشێت بەڵام لە ڕاستیدا کەوتنە خوارەوەکەی بۆ ئەوە نییە کە کەسێک لەسەری دانیشێت. لێرە ئەسپێکەیە ئەسپەکە بەرەڵا بووە بۆ کۆمەڵە کەسیش لە شوێنەکە وەستاون ئەسپەکە بەرەو لای ئەو کەسانە دەچێت کاتێک کە ئەسپەکە بەرەو لای ئەو کەسانە دەچێت دەڵێنەوە خاوەنەکەی بەختی هەیە بۆچی چونکە ئەو کەسانە ئەسپەکەی بۆ دەگرن بەڵام لە ڕاستیا خۆی ئەسپەکە بۆ ئەوە نەڕۆشتووە بگیرێتەوە ینی مەبەستەکە لە ئەسپەکە خۆیان نیە لەو کەسێک کە خاوەنداریەتی لە ئەسپەکە دەکا ئەسپەکە لە خۆیەوە ڕۆشتووە بەرەو ئەوێ لە خۆیەوە بەڵام بەنسبەت خاوەنەکەیەوە بەختی هەیە ینی لە خۆوە لە ئەسپەکە هەیە بەڵام بەخت لە ئەسپەکە نییە بەخت بۆ کێ هەیە بۆ خاوەنەکەی هەیە نەک بۆ ئەسپەکە بەڵام ئەسپەکە لە خۆیەوە بەرەو ئەو کەسانە ڕۆشتووە دەڵێن ئەسپەکە لە خۆیەوە هات بەڵام کاتێک کە
ئاوا تەویل دەکرێت لە ڕێگەی بەختەوە دەڵێ ئەسپەکە بۆیە هاتایمە بگرینەوە ینی لە کاتێکە ئەسپەکە خۆی دەبێ هەڵبێت بەڵام ئێمە دەڵێن چی دەڵێن ئەوە بۆی ئەمە ڕوویدا چونکە شتەکە سەیرە ئەسپەکە دەبێت هەڵبێت کەچی ئەسپەکە بە سەبەبێکی تر کە ڕەبتی بەمەوە نییە ئەم ئەسپە بەرەو ئەو شوێنە دەڕوە ئێتر دەکرێت فەرەزان هەستی بە ترس کردبێت لە شتێک لە تاوەکو بەرەو ئەوێ بێت ئەم ئەسپە لە خۆیەوە ئێمە دەڵێن هاان بۆچی چونکە ئەو سەبەبەی کە لە وا دەکا ئەسپەکە ئاواوە بجوڵێ لە ئێمەوە دیار نییە کاو کاتە لە ئێمەوە دیار نەبوو دەڵێن چی ئەڵێن لە خۆیەوە هات بەڵام کامە لە خۆیەوە هات بەختە بۆ خاوەنەکەی بەڵام بە نسبەتی خۆیەوە بەخت نییە ینی لە ڕاستیە ئەو بۆ ئەوە نات کە بگیرێتەوە یا بۆ نمونە کورسێکمانداناوە لە شوێنێکی بەرزاواز سەرا و خواردامانناوە میوانێکیشمان هاتووە کەسێک هاتووە بۆ لامان و پێکەوە ڕاوەستاوین کورسێک هەیە بەڵام کورسێکی تریان نوقسانە ئەو کورسیە لەو شوێنەوە سوتفە فەرزەن بەڕێکەوتە وایەک لێی دەدات چی دەبێت دەکەوێتە خوارێ و بەڵام کە کەوتە خوارێ ڕێک لەسەر قاچەکانی دەوەستێتەوە ئەمە کاتی ئێمە دەبینین دەڵێن ئەو کورسێ بۆیە کەوتۆتە خوارەوە تۆ لەسەری دانیشی دەدانیشە لەسەری نەمە وا دەڵێن یعنی بەڵام لە کاتێکا کورسیەکە لە خۆیەوە کەوتۆتە خوارێ بۆ ئەوە لەسەر قاچەکانی ڕانەوەستاوە ئەو کەسە لەسەری دانیشێ یعنی مەبەست لە کەوتن خوارەوەکە وجودی نییە ئەوە هەر ئەوە کەوتووەتە خوارێ لەسەر قاش ڕاوەستاوە بەڵام ئێمە دەڵێن بۆ ئەوە کەوتووەتە خوارێکە کەسێک لەسەری دانیشێ لە کاتێکە خۆی بۆەوە نەکەوتەتە خوارێ ئەمە لە خۆوەیە ئەسپەکە لە خۆوەیە ئەوی تریش هەر لە خۆوەیە لەبەرەوە ئەوەی لە خۆوە ڕوودەدا بۆ مەبەستێک نییە ئەوە دەیەوێت ڕوون کاتەوە یعنی کورسێکە کە دەکەوێتە خوارێ بۆ مەبەستی دانیشتنیە مە نییە لەسەری ئەسپەکە بۆ لای کەسەکان دەچێت بە مەبەستی ئەوە ناچێکە بیگرنەوە ئەمە بەمانە دەڵێن چی لە خۆوە ئەوەی لەم مەسلەیەدا ئاشکای ئەوەیە ئەوەی لە شتەکاندا ڕوودەدا شتەکاندا ڕوودەدا لە پێناو شتێکدا دەکەوێتەوە گەر ئەو ڕووداوەی کە وای کردووە لە پێناو ئەو شتە بکەوێتەوە کارێکی دەرەکی بۆ ڕوودانەکەی نەبوو ئەوە لەبارەیەوە دەوترێت لە خۆیەوە ڕووداوە لێرە ئەومان بۆ دیاری دەکا تەبەن هۆکارێکی دەرەکی خۆی دەکرێت هەبێ دەکرێت فعلەن هۆکارەکەش لە ناوە بێ هۆکاری ڕوخانەکەی خۆی نەمانی هۆکاری ڕاگرتنی شتێک بێ بۆ نمونە کە دەڵێن ببورن ینی نەبوونی ئەو هۆکارانەی کە ڕای دەگرن شتێک ڕادەگرن ئاوا بێ و نەکەوێتە ناو ئەو ڕووداوەوە ئەمە وا بکە کە ئەم شتە بکەوێتە ناو ئەو ڕووداوەوە ینی نەمانی هۆکارێک لە دەرەوە نەک بوونی هۆکارێک شتێک پاڵی پێوە دەنێ کە ئەم شتە بۆ نمونە بکەوێتە ناو ئەو ڕووداوەوە بەس ئێمە نەمانی هۆکارەکە بەچی دەبینیت بە نەبوونی هۆکار دەبینی بۆ نمونە ئێستا من ئەم پاکەتم بەدەست ڕاگرتووە ینی هۆکارێکەیە بۆ ڕاگرتنی ئەم پاکەتە کە دەستی منە کاتێ دەستی من توانای تیانەیەمێنێ ئەم پاکەتە بەردەبێتەوە ئەو کاتە هۆکارەکە نەماوە کە ئەمەی ڕاگرتووە بۆهۆی نەمانی هۆکارەکەەوە پاکەتەکە بەردەبێتەوە ینی هۆکاری ڕاگرتنەکەی ئەمە ئەوە نییە کە شتێک پاڵی پێوەنێ لە دەستمی بخاتە خوارێ کە شتێک پاڵی پێوە نا لە دەستمی بخاتە خوارێ ئەوە چیە؟ ئەوە هۆکارەکەی دیارە بەڵام ئەگەر دەستی من شل بوو لە هەڵگرتنی ئەو شتە و توانای ڕاگرتی شتەکەی نەما شتەکە کەوتە خوارێ ئەوە ئەو کاتە فعلەن شتەکە دەکەوێتە خوارێ بەڵام بۆی چیەوە دەکەوێتە خوارێ بۆی ئەوە کە من توانای ڕاگرتنی شتەکەم نەماوە ئەلێرا ئێمە چی نابینی ئەو هۆکارە ون دەبێت لە پێشچاومان کە ئەم شتە وارێ دەکات بکەوێتە خوارێ بۆ نمونە دیوارێک هۆکارەکەیە بۆ ڕاگرتنی تەبەن کە هێن بووە کاتێک بارەوەیەک بێت ئەو دیوارە ئەو چیمەنتۆکەی دەرزێت توانای ڕاگرتنی نامێنێ لە ناو خودی دیوارەکە ئەو دیوارە دەڕوخێت
ئەو کاتە دەڵێن دیوارەکە لە خۆیەوە ڕووخا بەڵام لە کاتێکە بەهۆی لە دەستدانی هۆکاری ڕاگرتنەکەوە ئەو ڕووخاوە نەک بەهۆی ئەوە کە یەکێک ڕووخاندوێتی ئەم بەرگری کردووە ینی دیوارەکە کە تۆ دەتەوێت بیرروخێنی بە هێزێکی دەرەکی بەرگری دەکات توانێت بەرگریکردنی تایە بەهۆی بەرگری دەکات لە ڕاگرتنی خۆی کاتێک ئەم توانای ڕاگرتنە هی دیوارەکە نامێنێ و دیوارەکە دەڕوخێ و کاتی ئەمە دەڵێن چییە؟ دەڵێن لە خۆیەوە ڕووخا بۆچی چونکە هۆکارێکی دەرەکی بۆ ئەم ڕووداوە نابینی هەر لەمەوەیە ئەو دەڵێ ئەوەی لەم مەسەلەیەدا ئاشکایە ئەوەیە ئەوەی لە شتەکاندا ڕوودەدات و لە پێناو شتێک دەکەوێتەوە گەر ئەو ڕووداوەی کەوای کردووە لە پێنا ئەو شتە بکەوێتەوە هۆکارێکی دەرەکی بۆ ڕوودانەکەی نەبوو ئەوە لەبارەیەوە دەوترێ لە خۆیەوە ڕووداوە ئەگەر هۆکارێکی دەرەکی نەبوو ئەوەی لەوە دەکەوێتەوە کە لە خۆیەوە ڕوودەداگەر لە پێناو کەسێکدا کەوتەوە کە مەبەستی بوو شتێکی وا ڕوو بداوە دەڵێن ئەو شتە بە بەخت یا بەڕێکەوت ڕووداوە یعنی یەکەم جار ئەو شتێک کە ڕوودەدا بە هۆکارێکی دەرەکی ڕوونادا ئەمە کێشەکەی دروست کردووە کە دەڵێن لە خۆیەوە ڕوودەدا بەڵام ئەگەر ئەمەی کە ڕوویدا لە بەرژەوەندی کەسێک کەوتەوە لە مەبەستی کەسێک کەوتەوە مەبەستی کەسێکی جێبەجێ کرد ئەو کاتە دەڵێن ئەوە بە بەخت ڕوویداوە بەڵام ئەگەر کەسەکە ئامادە نەبێ ئەوە دەڵێن چی؟ دەڵێن لە خۆیەوە ڕوویداوە لەبەرەوە لە خۆوە ڕوودانی شتەکان تەمەن لە زمانە ئەو شتانەی لە خۆیانەوە ڕوودەدەن بە هین تعبیری لێ دەکرێت بە جۆرێک لە کردار تعبیری لێ دەکرێت ئەم جۆرە لە کردار لە زمانە پێی دەڵێن کردداری تێنەپاڕ لازم لە عەرەبیە پێی دەڵێن لازم ئەو کارەی کردارێک کە پێی دەڵێن لازمە یا تێنەپەڕە بکەرەکەی ئەو شتە لە بکەرەکە خۆیان ڕوودەدا ینی تۆ هۆکارێکی دەرەکیت بۆ ڕوودانەکە نییە کە تۆ دەڵێی پەنجەرەکە شکا پەنجەرەکە شکا یانی چی؟ یانی لە خۆیەوە شکا دەڵێی منداڵەکە گریا ئەی دەکاتە لە خۆ ئاخرنا هەر وشەکە خۆی ئەوە دەگەێنی فەرزەن تۆ دەڵێی پەنجەرەکە شکێنرا یا پەنجەرەکەی شکاند یەکسەر بکەرێکی دەرەکی حازر دەبێت وایە بەڵام پەنجەرەکە شکا یانی چی؟ یانی خۆی شکا خۆی شکا یانی چی؟ یانی لە خۆیەوە شکا وایە جا دەڵێی قەڵەمەکە شکا قەڵەمەکە شکا یانی ئەوە ناکەس شکاندی یعنی بکەرێکی دەرەکی بۆ شکانی قەڵەمەکە نییە دەڵێ قەڵەمەکە شکا یانی لە خۆیان شکا جا ئەمەی لە ئەمانەی کە هەن ئاوا لە خۆیان ئەڵێی سەعاتەکە لە خۆیەوە ڕاوەستا یعنی چی؟ یعنی هیچ سەبەبێک بۆ ڕاوەستانی لە دەرەوە وجودی نییە تەمان کە دەڵێن پەنجەرەکە شکا ئەم پەنجەرە بۆ نمونە بایەک ئێمە با نابینین بایەک لێی بدا بیشکێنێ بەردێک نابینین بیشکێنێ بشکێ بەڵام لەوانەیە شتێک هۆکارێکە بێ هۆکارەکە لە ئێمەوە دیار نییە بۆ نمونە بەرکەوتنی سەرما و گەرما جامەکە ساردە لە پڕ گەرمایەک لێی دەدا دەشکێ ئەو کاتە دەڵێن دەشکێ ینی لە خۆیان شتەکە ڕوویداوە هۆکارێکی دەرەکی بۆی نییە ینی هۆکارێکی ناوەکی هەیە ئێمە هۆکاری دەکرێت نەبوونی نەمانی هۆکارێک لە ناوەوە ببێتە سەبەبی شکانی ئەو شتە تەبەن عادەتەن ئەوەی کە خۆی دەشکێ یا خۆی دەکات یا خۆی دەگریێ دەڵێ کەسەکە ڕۆژ چوونی شەر وایە ینی خۆی ڕۆشتووە نەک وای پاڵی پێوەندراوە شتێک وای لێ کردووە بڕوە یعنی ئەمە لە خۆیان چییە؟ خۆ جوڵێن بەس عادەتەن لە خۆ بۆ شتانە بەکاردێنرێت کە بە شتێک ڕاگیراون بەڵام ئەو شتە لە دەست دەدەن کە ڕایگرتوون لە دەرەنجامە بەردەبنەوە دەکرێت بەردێکی زۆر گەورە بەردێکی زۆر بسکۆلە ڕایگرت بێت زۆر بسکۆل وە ڕاگیرانەکەشی هێزێکی زۆر کەمی دوێ بۆ ئەوەی ئەو بەردەی کە بەربەستە لە بەردەمیە وەکو بەربەستێ نەمێنێ و بکەوێتە خوارێ
لەوانەیە بۆی زۆر ڕاوەستانی ئەو بەردە لەسەر ئەو بەردە بچووکە و بەردە بچووکە لە ناو خۆیان هێزی بەرگریەکە لە دەستدا کە هێزی بەرگریەکەی لە دەستدا چی ڕوودەدا بەردەکە لە خۆیەوە ئەو دەشکێت و بەردەکەش لە خۆیەوە دەکەوێتە خوارێ ئەو کاتە دەڵێن لە خۆیەوە کەوتە خوارێ بۆچی چونکە کە ئەمە لەسەر لووتکەکە لەو شوێنە ڕاوەستاوە و چەندە هەر لێوە ڕاوەستاوە و نەکەوتووە ئێمە پێمان سەیرە لەو کاتە دەکەوێت لە کاتێکا دەبینین کەسی ژنیە پاڵی پێوە بنێ کەسی ژیانی شتێک بایەکی ژنیە لێیدا شتێک هێزێک نابینین لە دەرەوە بەڵام لە ناوەوە هێزی خۆڕاگرتنەکەی ون دەکات کە ونی کرد ئەو کاتە دەکەوێتە خوارێ ئێمە دەڵێن لە خۆیەوە کەوتە خوارێ جا ئەمەی لە خۆیەوە ڕوودەدا ئەگەر هاتوو ڕوودانەکەی کەوتە خزمەتی مەبەستی کەسێک ینی مەبەستی کەسێکی جێبەجێ کرد ئەوە دەڵێن بەختی دەکرێت بەردێک بکەوێتە خوارێ شتێک بکە بۆی ئەمەی کە دەیکات ئەم شتەی دەیکات بۆ کەسێکی تر باش بێت ئەوە دەڵێن بەختی هەبوو بۆ نمونە کەسێک دەوێت کەسێک بکوژێت وا لە دەور شوێنەکایە وە لەو شوێنەوە کە ئەم کاتێک کە ئەو دەیەوێت بیکوژێ بەردێک خلۆر دەبێتەوە دەدا لەم کەسە و کەسەکە ڕزگاری دەبێت ئەو کاتە دەڵێن ئەو کەسە بەختی هەبوو ڕزگاری بوو ئەوە کوشتنەکەی چی بوو ئەوە حەتمی بوو بەڵام بەختی هەبوو تەمام بەختی هەبووە لە کێوە ڕوویداوە بۆی ئەوە کە شتێک لە خۆوە ڕوویداوە و لە خۆ ئەمەی ئەو شتێک کردوویەتی کەوتۆتە خزمەتی ئەو کەسەی کە کوژراوەکە بڵێن ئەم کەسەکە دەیەوێت بیکوژێت کەوتۆتە خزمەتی مەبەستی ئەو مەبەستی ئەویش چییە لەو کاتە ئەوەیە نەجاتی بێ لەو کوشتنە یعنی نەکوژێ و بمێنێت